سڵاتان لێ بپەرێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەم پرسیارە دەخینە ڕوو ئەمڕۆ ئایا ئێستا کورد پێویستی بە کۆنگرەی نەتەوەیی هەیە؟ دیارە ساڵی پار لەم ڕۆژەدا لە 22 حوتی 2013دا لە پیرمام یەکەمین کۆبوونەوە کە کۆبوونەوەی ئامادەکاری بوو بۆ کۆنگرەی نەتەوەیی کورد بە سەرۆکایەتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و بە بەشداری نوێنەرانی 39 حزب و ڕێکخراوی هەر چوار پارچەی کوردستان ئەنجامدرا. لە یەکەم کۆبوونەوەدا دیارە بڕیاردرا کە کۆنگرە لە ڕۆژانی 15 و 16 و 17 ئەیلولی ساڵی پار 2013 ئەنجام بدرێتەوە بۆ مەبەستەش 8 کۆمسیۆن لە بوارە جیاجەکاندا پێکێنرا تا ئامادەکاری پێویست بۆ ئەنجامدانی کۆنگرە بکەن. بەڵام هەرزوو ئامادەکاریەکانی کۆنگرە کێشەیان تێکەوت وە کۆنگرە بە پاساوی هەڵبژارنەکانی 21 نۆی پەرلەمانی کوردستانەوە بۆ مانگی 11 2013 دواخرەوە لە درێژەی ئامادەکارەکاندا دیارە تا دەهات کێشە و ناکۆکیەکانی نێوان پارتی کرێکارانی کوردستان لەلایەک و پارتی دیموکراتی کوردستان لەلایەکی ترەوە قوڵتر دەبووە و وەک لە لێدوانی بەرپرسانی ئەو دوولایەنەدا دەردەکەوت ناکۆکیەکان دیارە لەسەر دوو خاڵی سەرەکی بوون. یەکەمیان بەرپرسانی پەکەکە بە سەرۆکایەتی کۆنگرە جەختیان لە سیستمی هاوسەرۆکایەتی دەکردەوە پێیان وابوو کە دەبێت ژنێک و پیاوێک وەک هاوسەرۆک دیاری بکرێن. قوبوڵیشیان بوو کە بارزانی لەگەڵ ژنێک هاوسەرۆکاتی کۆنگرە بکەن. بۆ هاوسەرۆکە ژنەکەش زیاترین ئاماژەکان دیارە بۆ لەیلازانای پەرلەمانتاری سربەخۆی شاری ئامەدی باکووری کوردستان بوو. بەڵام دیارە لەو کاتەدا بە بەرپرسانی پارتی سیستمی هاوسەرۆکایەتیان ڕەتدەکردەوە و ڕەخنەگرانی پارتیش دەیانوت پارتی دەیەوێت بۆ مەسعود بارزانی پۆستێکی دیکە بدۆزێتەوە. دیارە خاڵی دووەمی ناکۆکیەکان بۆ ئەنجام نەدانی کۆنگرە لە ساڵی پاردا ناکۆکی نێوان پارتی و پەکەکە کە تا ئێستاش کۆنگرەی نەتەوەیی پەخستووە لەسەر ڕۆژئاوای کوردستان بووە تا ئێستا ئەو کێشانە بەردەوام من. بەڵام هەموو لایەنەکان ئێستا و ئەم دۆخی ئێستا کە دروست بۆ هەمومان دەزانین کە دۆخێکی جیاوازە بۆیە ئەم پرسیارە دەخێنە ڕوو ئەمڕۆ کە ئایا لە ساڵیادی یەکەم کۆبوونەوەی ئامادەکاری بۆ کۆنگرەی نەتەوەیی کورد کە ئەمڕۆیە لەم ساڵیادەدا ئێمە دەپرسین کورد ئێستا پێویستی بە کۆنگرەی نەتەوەیی هەیە لەم دۆخی کە ئێستا هاتۆتە ئاراوە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان کە بەو شێوەیە ئەوانەی کە پێیان دەوترە ناوچەی جێناکۆک یان ناوچەی دابڕێنراو ئێستا هێزی پێشمەرگە لەو ناوچانان و پرسی ڕفراندۆم و جیابوونەوەی هەرێمی کوردستان ئێستا گەرمترین پرسە لە باشووری کوردستان و لە خۆرئاوای کوردستان دەبینین کێشەکان بە شێوەیەک زیادیان کردووە کە ئێستا لە کۆبانێ کۆمەڵکوژی بەڕێوە دەچێت و ناڕەزایەتیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە ئێستا زیاتر بوون لە باکووری کوردستان تا ڕادەیەک پەرەی سندووە بەوەی کە پرۆسەی ئاشتی یاخود چارەسەری پرسی کورد چووە چوارچێوەیەکی یاساییەوە دوای ئەوەی کە بە یاسا پەسەند کرا لەوەی کە پرۆسەی چارەسەری کورد لەوێدا ئەنجام بدرێەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان یان لە خۆرهەڵاتی کوردستان تا ئێستا کێشەکان وەکو خۆیانن تا ئێستا پرسی کورد لەو پارچەیەدا بەرەو چارەسەر نەڕۆشتووە. ئێستا کورد پێویستی بە کۆنگرەی نەتەوەیی هەیە و ئەگەر هاتوو کۆنگرەی نەتەوەیی ئێستا ئەنجام نەدرا داهاتووی کورد بەرەو کوێ دەڕوات بە تایبەتی لە نێوان یاخود پەیوەندیەکان لە نێوان هەر چوار پارچەی کوردستان کە ئێستا جۆرێک لە پشتگیری هەیە لێرە و لەوێ بۆ باشووری کوردستان بۆ جیابوونەوەی باشووری کوردستان و بۆ ئەنجامدانی ڕفراندۆم لە باشووری کوردستان کە ئێستا خاون هەرێمێکی سربەخۆیە کە هەرێمی کوردستانە. لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوکەوە بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن بۆ چوونەکانتان بنێرن هەروەها لە ڕێگەی ڤیدیۆسکای بۆ دەتوانن ڕاستەوخۆ لەگەڵماندا بەشدار بن. گەرمیان لە دەربەندیخانەوە یەکەم پەیوەندیمانە ئەم کاتت باشکا گەرمیان. ئەم کاتە باش کاک شوانگیان. زۆر سپاس فەرموو کاک گەرمیان. من پێم وایە پێویستمان بە ڕێفازم هەیە کاک شوان ئەبێ یەکدەنگ و یەک ڕەنگ بین بەس پێم وایە یەکدەنگ و یەک ڕەنگ نین. من هەموو کێشەکانش ئەگەڕێمەوە ئێمە ئەبێ پەکەکە لەگەڵمانە بێ ئەگەر پەکەکە لەگەڵمانە نەبێ کاک شوان ئێمە هیچ بە ئێمە ناکرێت. کوردستانی گەورە ئەوانن. باشە کا گەرمیان ئەو یەکدەنگیە کۆنگرەی نەتەوەیی ناتوانێت ئەو یەکدەنگیە دروستکا پێت وایە؟
والله ناتوانێت لەبەرەوەی دەڵێ پێویستمان پێی نییە. هەموو کێشەکان دەگەڕێنەوە بۆ ململانەی ناو خۆیان ململانێکی گەورە هەیە ناتوانن ڕێکەون ڕێفراندۆمیش پیان ناکرێت من پێم وایە کاکشۆن ئەبێ ئێمە گوێ لە هەموو گەشتێکی وا بکەین ئەبێ گوێ لە یەکتری بگرین ئێمە گوێ لە یەکتری ناگرین ئێمە غەڵەتەکانمان ئەوەیە کاکشۆن. بەڵێ هەر بەهۆی گوێنەگرتنەوە وای کرد کە ئەم کۆبوونەوەیە ئەنجام نەدرێ ساڵی پار تا ئێستاش وڵایی من بۆ ئەوەیە گەڕنەوە کاکشۆن گوێنەگرتن هۆکار بوو. بەڵێ کاکشۆن من بۆ گوێنەگرتن لە یەکتری زۆر غەڵەتە من پێم وایە پارتی کێشەی سەرەکیە پارتی کێشەی سەر. سپاس بۆ پەیوەندەکەت خدر لە ڕانیەوە ئەم کاتت باش کا خدر کاتت باش کاکشوان دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس فەرموو کاک خدر. کاکشوان بەڕای من ناتوانن کۆنگرێنێتەوەی ببەستن و سەرکەوتوش نابن لەو کاتەی لەبەرەوەی کێشە و مەشاکیلەکان ئەوەندە کەڵەکە بووینە ئەوەندە زۆرن یعنی فکر لێ بکە ئێمە ناتوانین محافیزی سلێمانی دانێنەوە ساڵەکە یعنی چۆن نتوانین کۆنگرێنێتەوەی ببەستین و پێدا سەرکەوتی بین پێم وانە بەڕای من سەرکەوتی بین هەبووە دەمێک بە ئەو کۆنگرەیە کرا بە پار باسییان کرد بۆ نەکرا یعنی دەستی دەرەکی هەیە کۆنگرەکە سەرکەوتو نابی وە سەریش ناگری ئەگەر پرسیارەکەت هەبی. پرسیارەکەم ئەوەیە ئەگەر وەک خۆتەڵی کۆبوونەوە پێت وایە ئەنجام نادرێت ئەم دۆخەی ئێستا بەرەوکوێ دەگات ئەگەر هاتوو کۆنگرە ساز نەکرا کۆنگرێنێتەوە وڵی بەرەو کرێگا پێم وایە ینی باشتر نابی ئەگە خەراتر نەبی باشتر نابی وە دڵنیاش بە ئەو کۆنگرە ناکرێ و نابەسترێ لەبەرەوەی دەستی دەرەکی هەیە مانعی هەنا شەرنیە بەعسیەکەن لێرە و لەوێ ینی دەبواە پار ببەسترا بە پێرار ببەسترا بە بۆ لەو کاتەیە بەستنکەوە ینی کێشەکان ئەوەندە کەڵک بووینە دەوری کوردستان گرال. بەڵێ سپاس بۆ کاک خدر لە ڕانیەوە نزار هەر لە ڕانیەوە ئەم کاتت باش ئەم کاتە باش کاکشوان زۆر سپاس فەرموو کاک نزار. وەڵا لەسەر تەوڕەکەی ئەوڕۆ دەستخۆشتان لێکەم زۆر سپاس دەکەین بەڕێزی وەڵی پێویستە کۆنگرێنێتەوەی بکرێت بۆ یاسا پارتەی کوردستان بەیەکەوە کوردستانێکی گەورە و خۆشگوزەران بەسەر بن بەس لەبەرەوەی هەندێک کەس دەیانەوێت بە تاگلایانی ئیش بکەن باڵاکەم گوێنە هیچ ئەنجامێک لەو کاک نزار گوێمان لێتە زۆر سپاس بۆ کاک نزار لە ڕانیەوە بەڵە بەرەجان دوای ئەوەی دیارە لە مانگی 11 ساڵی 2013 ساڵی پار کۆنگرەی نەتەوەی ئەنجام نەدرا لیژنەی ئامادەکاری دوایین کۆبنەوەی ئەنجامدا لە ساڵی پارداوە تێیدا کۆنگرەکەی بۆ کاتێکی نادیار دواخست کە تا ئێستا ئەو کۆنگرەیە دیارە ئەنجام نەدراوە. سۆران لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک سۆران. ئەم کاتە باش قوربان. زۆر سپاس فەرموو کاک سۆران. وەگەم قوربان دەربارەی بارودۆخی پێشمەرگەوە. بەڵێ زۆر بە کورتی کاک سۆران لەبەرەوەی سەبارەت بە تەوەرەکە نییە قسەکانت فەرموو. بەفەرتە بەڵای بە سەبارەت بۆی کە ئەم پارە و ئەفراق و دووشەکە خڕەکرێ بۆ پێشمەرگا من کوڕە برام جوانەیە ئەوە باوەڕ کە ناوە تەمەدەشمە نادەنێ. بەڵێ. لە تەرەوناوان نەسوێنانێ نەژیانانێ لە تەلەڤیزۆن بڵاو دەکەن ئەوە خەیر دەکەن ئەمە حیوانیان بۆ براو برنجە بۆ براو ئاگان بۆ براو چیان بۆ برا ئەوەی کە لە پیاژی شەڕەکەەوە شەڕ ناکە ئیتراحەتە ئەوانەی ئەیخۆن ئەوەی کە لەبەر شەڕەکەیە بڕوا بکە ئەڵێت کاماتێشمان ئەدەنیە بڵین بە هەفا حاکەمە دەکان بەرەکەوێت. بەڵێ سپاس بۆ کاک سۆران لە سلێمانی و سپاس بۆ پەیوەندەکەت. کاروان لە کەرکووکەوە ئەم کاتت باش کا کاروان. ئەم کاتێکی تۆ باش سپاس دەکەین فەرموو کا کاروان. دەربارەی کۆنگرەی کورد بەڵێ زەرورە بۆیە ساڵە دو ساڵ ئێستا بەسرا بە بەڵام من بە قەنەعەتی من شتێکی خەیاڵیە چۆن ئەمە حیزبێک ئەوێت تەسەڕوفات کە لەنە ئەو کۆنگرەیە خۆی سەربەرشتێکی ئەمە شتیوە نابێت بەڵام من هەتا ئێستا ڕێگری لە بەردەم بەستنی کۆنگرەی نەتەوەیە ئەبێ قسەی ئێرانی دیابێ و قسەی تورکیای دیابێت و یان کەسێک ئەڵێ من ئەبێ سەربەرشتە و کۆنگرەیەکە من لەوێ نەفەری یەکەم و بڕیار بەدەست بم بەڵام بە قەنەعەتی خۆم شتیوە نابێت بێ کەسێک دانن کە بۆ کۆنگرەی نەتەوەیی ئەبێ کەسێکی بێلایەن بێ بەڵام ماوزامەتە ئێستا لە هەر شۆپاسی کوردستان کەسێکی بێلایەنیان دەست نەکەوتووە تەنها هەمووی دەستپاکەڵە من کەسێکی حیزبی ئەمە نابێت بەڵام من هیواداریشم ئینشاڵڵا لە زوین کاتدا ئەبەستێ بەڵام دەربارەی تەوەرێکی تر ئەمڕۆ کە بۆ پێشمەرگە بەڕاستی حتا دوێنێ ئەوانە لە کاتی هەڵبژاردنە ئەسیەوانە گەیانوت پێشمەرگە ئێمە ئەوواکەین و ئەوواگەین سەیری کە ئەمڕۆ تەنها دوسێ لایەن دفاعیان لە پێشمەرگی کردووە داوا لە حکومەتیان کردووە کە بەڵێ کاکاروان لە کەرکووکەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان دیارە
ئێستا هەریەکە لە لەیلا زانای پەرلەمانتاری سەربەخۆی شاری ئامەد و سری سوریا ئەندەری پەرلەمانتاری هەدەفە لە پەرلەمانی تورکیا ئەمڕۆ بە نامەیەکی ئۆجەلانەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردەوە خۆیان ڕایان گەیاندووە کە ئۆجەلان لە نامەکەیدا بۆ مەسعود بارزانی و جەلال تەڵەبانی جەختی لەسەر ئەنجامدانی کۆنگرەی نەتەوەیی کورد کردووە. عمەر لە سلێمانیەوە سڵاوت لێ بێ کاک عمەر. لە برام کاتە باش زۆر سپاس هەموو کاتێکت باش. فەرموو کاک عمەر. براجان وڵی ڕاستە نەتەوەی کورد ببەستێ زۆر مەسڵاحەتە بۆ هەموو کورد. بەڵێ بەڵام هەر چوار پارچەی کوردستان پێم وایە هێزی دەرەکی لە هەر چوار پارچەی کوردستان ئەم بە پەک و ئەم بە پارتی و ئەم بە یەکی هەموو ئەحزابە کوردستانیەکان دەستیان هەیە. دەستیان هەیە لە چی؟ لە ئەنجام نەدانی کۆنگرەکە؟ بەڵێ بە تاکید. بۆ پێت وایە لەگەڵ ئەوە نین کە کۆنگرەی نەتەوەی کورد ئەنجام بدرێت؟ ئەیانێ دەست بە ئەوەن جامعە عەرەبیەم بۆڵێ نامانێت کورد ببێ بە هیچ شتێ، بەڵام من داواکەم لەژێر چەتی سەرۆک مامجەلال و سەرۆک مەسعود بەرزانی و سەرۆک ئاخۆ ئەو کۆنگرەیە ببەستێ و هەش کەسێکیان پێم وایە کاک مەسعود ئەمڕۆ زۆر مەسڵاحەتە وەک سەرۆکی ئەو کۆنگرەی نەتەوەیە هەڵبژێرێ بەڕاستیەوە توانێت لەگەڵ سەرۆک مامجەلال و سەرۆک ئاخۆ کە لەلایەن لەیلازانەوە ئەمانە هاتووشیان ئەکرێ ئەو کۆنگرەیە بەستێ و زۆر سەرکەوتووشە بێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی سیدات لە دهۆکەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش؟ زۆر سپاس دەکەین. فەرموو باوکی سیدات. ئەلۆ ئەم کاتت باش باوکی سیدات دەم باش. سڵاو و ڕێز بووتەوە بەرنامێتە. زۆر سپاس دەکەم. کنگری نەتەوی زۆر و زۆر کنگری نەتەوی زۆر گرنگە و مهمە بۆ هەر چاپاچێت کوردستانێ. زیاترین وەخت کنگری نەتەوی بێتە گرێدان نەبوو شەخصانە، ئەوە بوو گەلێ کورد 5 ملیۆن ئۆرەیە، 5 ملیۆن ئینسان نەخۆشیە و دەربەدەریە و کوشتنێ و بگرتنێ و هەر تشتێکی یعنی نەخۆشترین تشت دنیادا هەیە یێ بۆ کوردا تێتایکرێنێت. کنگری نەتەوی فەرترە دەولەتە کوردی. ئەگەر کنگری نەتەوی هەبیتن دەولەتی کوردی بەزیترین وەخت چارەسەر دەبیتن. ئەگەر کنگری نەتەوی نەبیتن هەر چاپاچێ کوردستانی ئێکۆتی نەبیت. بەڵێ سپاس بۆ باوکی سیدات. کاردۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باشکا کردۆ. کا کاردۆ سڵاوت لێ بێگرگوێت لێمانە؟ ئەم کاتە باش سپاس دەکەین. فەرموو. دەستخۆشی تۆ بەرنامە کردی. قوربان کۆنگرەی نەتەوەی کورد ئێستا ئالەم کاتا لە هەموو کاتەکان پێشتر و ضروريترا. بەڵێ پێت وایە ئەنجام دەدرێت کە نامەیەکی ئۆجەلان ئێستا نێردراوە بۆ مەسعود بارزانی سەرۆکی هەرێم؟ قوربان پێش هەموو شێ جارێ کورد کاتێک ئەبێ بە دەوڵەت بەبێ پێکەکەی کورد نابێ بە خاوەنی شتێت، چونکە ئێمە بێکە 100 ساڵەوە بێژوکردی گەلی کورد ئەبەد ناگات بە مەقسوود نۆکەری بێگانەیە. ئێمە ئێستا تشایەتی پێکەیەکەین بۆ تورکیا. ئێمە بەڵێ کاتێکی ئەگەر بڵێ وەرە پارتیەوە هەموو شتێکن یەک سەرۆکە دوو سەرۆک نییە هەمووی خۆتانن. ئەوە ساڵح موسلیم ئەو پێدە ئەوە تاوان نییە بزان لە کۆبایی چی خۆ ئەدان قەتڵ عامی کوردانەکەی ئێمە لێرە سریانەکەین ئاگامان لیان نییە نەخێر قوربان بە مەرجێکە ژیرێت کە پارتی خۆی هەموو شتێک بێت ئەژیان مەحاڵە بێ پێکەکەی کورد نابێ بە خاوەنی شتێک. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ کاکاردۆ. محەممەد لە هەڵەبجەوە سڵاو دەبێت کاک محەممەد. کاکە دەستخۆشییان لێکم. زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکە لێکم. سپاس دەکەین کاک محەممەد. فەرموو. بەڵێ هیوادارم سەرکەوتوو بوون. زۆر سپاس دەکەین. بەڵێ هەموو شەرق و غەرەبە و جاران نیست هەموو دنیا شایەتی ئەوەیدا کە کورد حەقی خۆیەتی هەموو شتێ بکایتە نازانم بۆچی خەڵکی ڕەشبینە. بەڵێ کاک محەممەد گوێمان لێتە سەبارەت بە کۆنگرەی نەتەوەی کورد پێت وایە ئێستا کورد لەم دۆخەدا پێویستی بە کۆنگرەی نەتەوەی کورد هەیە؟ من پێم وتی بۆچی پێویستی بێ
کاتی خۆیەتی هەموو شتێک ینی میلەتی کورد گەیوێتە ئەو قەناعەتەی ئیمڕۆیتر خۆی حکمی خۆی بکات. بەڵێ ئەگەر قسەیەکت ما بێ دەستخۆشی لێەکەم. سپاس بۆ کاک محەممەد لە هەڵەبجەوە. محەممەد لە کۆیەوە ئەم کاتت باش کاک محەممەد محەممەد لە کۆیەوە زۆر سپاس دەکەین کاک محەممەد فەرموو. کاشان ئێمە لەناو یەک پارچەی کوردستان ئێمە یەک نین چۆن داوای کۆنگرەی 4 پارچە بکەین ئێمە لەناو خۆمان ڕێنەکەوتین ئێستا لە یەک پارچەی کوردستان نە بە ئینتیخابات ڕازین نە بە کورسیێک لەناو یەک پارچەی کوردستان ئێمە لەناو خۆمان ئێستا یەک نین کوێ لەمە داوای کۆنگرەی نەتەوەی بکەین باوی خۆمان بازارێ کوردستانێک یەک بخێن نزا دوای 4 کوردستان یەک بڵێ کاشوە ئێستا نە بە ئینتیخابات دەکەن نە بە هیچ ئێستا ئینتیخابات کرایە لە سلێمانی لە ئەوەی کەس بە کورسی نایکا بە هەڵبژاردننی نایکەن کەس ڕازی نیە ئەتو لە یەک پارچە ڕازینی هەر ساڵ لە بەغا بوون سەرۆکی کۆمان هیچ شتێک نەکرا بۆ کورد نیو مادەی سەفی تەدبیر نەکە چیا کرەوە ساڵە چکرا بەس خەریکی وی بمبینی سنە و شیع ڕێخن عەرەبەکان لەناو خۆیان ڕێخن کوردیشان تێمال کرد چکرا ئەو هەر ساڵێ لە بەغدا چکرا کاسوان لە خەڵک دەپرسن چیان کرد نیو مادەشیان بۆ کرد مادەی سەد و چل نیو مادەش تەدبیر نەکرا ئەو شەڕە نەبووە شەڕی داعش و مەعز بە حەیات خۆی ئێمە مادەی سەد و چل پێمان لێ نەدەنا بچینە ئەو ناکۆچەکان جێگا ناکۆچەکان بە حەیات خۆی چاومە پێ نەدەکەوت کاسوان بەس هیوادارم لەناو خۆمان یەک بینیدا داوای کۆنگرەی ئەو بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە کۆیەوە لە فەیسبوکەوە شەماڵ ڕەئوف نووسێتی بەڵێ پێویستی پێیەتی کورد پێویستی بە کۆنگرەی نەتەوەی هەیە بەڵام کورد لە ململانێ زیاتر بایەخ بە بەرژەوەندی گشتی نادەن هەر کەسە و بۆ خۆیەتی ئاسۆ عەدنان نووسێتی بەڕاستی وێنەی ئەمڕۆی کاک نەوشیروان مستەفا لەگەڵ مام جەلال بڕوام وایە ناخی هەموو کوردێکی هێژاند ئەگەر ئێمە یەکڕیز بین بەو شێوەیە پێویستمان بە هیچ نابێ. مەریوان هەورامی نووسێتی کۆنگری حەزبی یان کۆنگری نەتەوەیی ئەوەی کۆنگری نەتەوەیی پێدەوترێت حەزبەکان شەڕی ئەندامانی کۆنگرەکە دەکەن. ئەحمەد لە پیرەمەگرونەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. باشە برا دەستخۆشی بەرنامەکە زۆر سپاس دەکەین. کاگە ژیان کۆنگرێکی وەڵای لەوەتی کوردی باشوورە بووە خیانەتکار بووە. تکایە کاک ئەحمەد با ئەو شانە بەکار نهێنین پێت وایە ئێستا کورد پێویستی بە کۆنگری نەتەوەیی هەیە؟ پێویست چۆنە ئەگەر یەکڕیز نەوی پێویست ناکە ئێستا سێری باش هینە باکوور کە هەڵبژاردننی کۆمارە سەر کۆمارە کە چی سێرەکەی لەلایەن خۆمانەوە حیزبێک لەوێ دانراوە دژایەتی دەمیرتاژەکات دژایەتی دەمیرتاژەکە ئەزەکانەی ئێمە کۆنگرەی چی بکەین برا جوانەکەم هەتاوەکو ئەو حاڵەمان بێ لەناو یەکترە خۆخۆر بین قەت هیچمان بەهیچ نابێت بۆیە داواکارم کە یەکگرتوو بین سێرەکەی کاک ئەحمەد ئەنجام نەدانی کۆنگری نەتەوەیی واتە ئێمە یەکگرتوو نین؟ دیشیکەی نیشانە نابێت کە یەکگرتوو بی تۆ سێری کەسەکان ئەوەی کە لە ناوچەدابڕەکان ترسی یەکتریان هەیە ترسی داعاشیان نیە هێرشکەنە سەرێک لەسەر بیرەنەوتەکان شەڕە. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە پیرەمەگرونەوە هێمن لە هەڵەبجەوە ئەم کاتت باش کاک هێمن. کاک هێمن لە هەڵەبجەوە ئەم کاتە باش هەموو کاتێکت فەرموو کاک هێمن. دەستخۆشی بەرنامەکە و لێیەکەم زۆر سپاس دەکەین. بەڕاستی تەوەرێکی جوان بووە هەڵبژاردووە وەڵای گوێم لێتە کاک هێمن فەرموو. بەڵێ کورد زۆر پێویستێتی کە لەم کاتە کۆنگرەی نەتەوەیی بەڵێ پێویستەکان وڵاتێک سەربەخۆ بین خەڵک حکومە نەکا بەشمان پێویستەکە خۆمان حکومکەین بەسەر خۆمان نەک دەستی دەرەکی حکومکار بەسەر خۆمانە. کاگە من ئێستا پێت وایە ینی دەستی دەرەکی ڕێگر بووە لە ئەنجامدانی کۆنگرە هیچ نەبێ هەموو حەز بە کوردیەکان لە هەر چوار پارچەی کوردستاندا سربەخۆن لەوەی کە بەشداری بکەن لە کۆنگرەیانە یان کۆنگرە ئەنجام دەنیانە ئەم دەستی دەرەکیە چییە کە هەموو جارێ باس دەکرێت؟ زۆری پێویستە کە بەشداری کۆنگرەی نەتەوەیی بکات. باش ئەگەر وایە ئەم دەستی دەرەکیە چییە کە باز دەکرێت هەموو کاتێک بەتایبەتی لە کاتی کۆنگرەی نەتەوەییە بۆ دەستی دەرەکی وڵاتانی دراوسێ زۆری وڵاتانی دراوسێ کە دەستی ئەوە مەبەست ڕێگرن لە ئەنجامدانی ئەم کۆنگرەیە وڵاتانی درازی گوێ بە وڵاتانی درازی پێویستەکە خۆمان
سپاس بۆ سەربەخۆ بین. بەڵێ سپاس بۆ کاگێمن لە هەڵەبجەوە. سەرتیب لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک سەرتیب. هەموو کاتێک باش برای گەورەمی بە قوربان کۆنگرە زەرورە هەر هەمومان هەر چوار پارچە لەژێر یەک چەترێکا کۆ بکاتەوە بە ناوی کۆنگرەی نەتەوەیی کورد. باشە کاک سەرتیب ئەو زەروری تۆ باسیەکەی حزبەکان دەرکیان پێ کردووە کە پێیان وابێ زەرورەوە دەبێت ئەنجام بدرێ؟ بەڵێ ئێمە خەلەلێکی ترمان هەیە بەڵام کۆنگرە چارەسەری کێشەکانمان ناکا بۆ نمەن لە کوردستانی ڕۆژهەڵات 33 حیزب ڕێکخراویان هەیە لە کوردستانی ڕۆژاوا ناو خۆیان ناکۆکن لە کوردستانی باکوور بە هەمان شێوە لای خۆشمان تا ئیسا منتەفق نین بۆ نمونە عەرەب جامیعەی عەرەبی هەیە کە هەموو عەرەب لە ناو جامیعەی عەرەبی کۆ بکاتەوە بەڵام لە لێدانی غەزە میسریش و قەتەریش و دووەلی خەلیجیش بئیستثنا قەتەر نەبێ هەر هەمویان لەژێرەوە هاوکاری ئیسرائیل بۆ لێدانی فەلەستین و بە تایبەتی خەزە لێرە بە واقعانە ئێمە بچینە ناوەڕۆکی مۆزوعەکەەوە ئەبێ بە هەستێکی نەتەوایەتی نیشتیمانی ئەگەر کۆنگرێشە بێ وەکو جامیعەی عەرەبی نەبێ کە ئێستا هەمومان ئەیبینین لەسەرەوە دامیانەکەن بە ئەدوێ و بالێ بەڵام لەژێرەوە هەمویان لەگەڵ ئیسرائیلان بۆ لێدانی غەزە برای بەڕێزم بەڵێ کۆنگرە پێویستە هەر هەمومان وەکو کۆنگرە. سپاس بۆ کاک سەرتیب شوان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک شوان. ئەو کاتت باش. زۆر سپاس هەموو کاتەکەت فەرموو. کاک شوان بەڵێ گوێم لێتە کاک شوان. کاک شوان بەنسبەتەوەی ئەمە هەتا ئێستا نازان دەوڵەتی کوردی ڕاگەینین هەتا ئێستا حەزبەکان هەموو کۆنگرێ لەسەر دەوڵەتی کوردی ئەمە چۆن توانین بەرزای کۆنگرەی دەوڵەتی بکەین؟ بەڵێ ئەوە یعنی بۆ نمونە حەزبەوەی شێنستانی کوردستان هەتا ئێستا ئەوەی دانەوێ کاندید دانە بۆ سەر کۆمار چار کاندیدی هەیە ئەمە کو دەتوانین بەرزای کۆنگرەی مسلمانی بکەین؟ یعنی ئەوە بەرمون دەتبەردینکەین زدی کورد دەجێتەوە هەتا ئێستا با ناوی کەس نێنین کاک شوان سەبارەت بە کۆنگرەی نەتەوەیی چ قسەیەکت هەیە؟ وڵا سەبارەت بە کۆنگرەی نەتەوەی وەزان مسێکی گرنگ نییە ئەوە دەوڵەتی کوردی گرنگترە لە کۆنگرەی نەتەوەی. دەوڵەتی کوردی پێویستی بە کۆنگرەی نەتەوەیی هەیە؟ نەخێر وڵا هیچ پێویستی پێ نییە. واتە ئەگەر هاتوو کۆنگرە ئەنجام نەدرا کۆنگرەی نەتەوەیی ئەمە شتێکی ئاساییە وە کورد ئێستا یەکڕیزە؟ ناوڵە کورد لە ناو یەکڕێز نییە. ئەی ئەو یەکڕێزیە پێویستی بە کۆنگرەی نەتەوەیی هەیە کۆنگرەی نەتەوەیی ئەو یەکڕێزیە ساز دەکات؟ بەڵێ کاک شوان ینی کۆنگرەی نەتەوەیی ئەو یەکڕێزیە دروست دەکات پێت وایە؟ چکە تۆ ئەڵی پێویست نییە بەداخەوە پەیوەندەکەی بچڕا؟ مەجید لە سەرگەڕانەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک مەجید. هەموو کاتت باش سپاسەکەین کاک مەجید سەرگەڕان لەکوێیە؟ ناحیە سەرگەڕان لە منتیقەی چەندی ناوەیە سەر بە قەزای دوو بزە. بەڵێ خۆشحاڵین فەرموو بەڵێ. سپاس دەکەم وەڵام من دەربارەی تەوەرەکەتان کاک شوان کۆنگرەی نەتەوەیی پێم وانییە هیچ لە هیچ پارتەیەکی کوردستان هیچ حیزب و ڕێکخراوێک لاری لێی هەبێ بەڵام پێم وانییە ئەوەی کە ئێستا شوێنی گونجاوی بۆ بەرچنی کۆنگرەی نەتەوەیی پێم وایە باشووری کوردستانە باشووری کوردستانیش ڕەنگە لایەنی وا هەن بە تایبەت لایەنی دەسەڵاتدار لە بەرژەوەندی ئەواندانەبی کۆنگرەی نەتەوەیی ڕەنگە لە باشە کاک مەجید کاک مەجید ساڵی پاریش هەر لە باشووری کوردستان بوو کاک مەجید بەرز نەبێ ئەوانەی بوو ئەوەی ڕەنگە کاک مەجید بڕوا ناکەم کاک مەجید هەر وەکو ئەمڕۆ ساڵی پار لە 22 تەمووزدا لە باشووری کوردستان بوو یەکەم کۆبوونەوە لە پیرمان بە سەرۆکاتی مەسعود بازرگانی سەرۆکێری میکروسان ئەنجام درراوە بە نوێنەرایەتی و ئامادەبوونی 39 حەزب نوێنەری 39 حەزب لە ئەو کۆنگرەیە لە پیرمان بوو یاخود ئەو کۆبنەوەی لە پیرمان بوو بۆ ئامادەکاری بۆ کۆنگرە ئێستاشە لە باشوور دەبێت بەپی ڕای تۆ بێ بەڵام پێت وایە لە باشوور ئێستا ئەم هەلە گونجاوە بە تایبەتی لەگەڵ ئەوەی کە ئێستا ئۆجەلان نامێکی نردووە بۆ بارزانی بۆ ئەوەی کە کۆنگرە ئەنجام بدرێت بۆ بارزانی بۆ تاڵەبانیش آخر کێشەکە لێرەیە کاک شوان کێشەکە لێرەیە خۆی ئەوە ئەگەر تو بەراوردی کەی لەگەڵ ساڵی پار و ئەوانە بەڕاستی ئێستا هەلەکە پێم وایە لە باشتریشە بۆ ئەوەی کە گونجاوتریشە بۆ بەرچنی کۆنگرە بەڵام وەک باسمان کرد ڕەنگە لەلایەن هەندێک دەوڵەتی دراوسێ و ئەوانەوە قبول نەکرێەوە بۆیە لە باشووری کوردستان ڕێگریشی لێ یەکرێتن کەواتە ئەو هەلومەرجە جیاوازی کە باسی دەکەی کە ئەم ساڵ جیاوازە لە هەلومەرج یاخود دۆخی ساڵی پار ئەمەوا دەکات کە کۆنگرە ئێستا ئەنجام بدرێت حەزبەکان دەرکی پێ دەکەن کە
لە کۆتاییدا وەکو هاوڵاتیەکی کورد پێت وایە ئەنجام دەدێت هەموو پارچەکانی کوردستان ئێستا هاوڕان لەسەر ئەوە دوایی ئێستا لە باشووری کوردستان باز لەوە دەکرێت دەوڵەتی کوردی بگرێن. بەڵێ سپاس بۆ کاک مەجید. مهڤان لە زاخۆوە ئەم کاتت باش. دەم باش کاک مهڤان. بەداخەوە دیارەگوێی لە دەنگمان نییە. ئالانی ئەلەند لە بریتانیاوە لە فەیسبوکەوە نووسویەتی کورد زۆر لە مێژەوە پێویستی بەو کۆنگرێ هەیە، بەڵام ئەم سەرکردانەی کورد بە قودرەتی قادر حەزبەکەیان لەلا پێشترە، بۆیە نەکرێت باشترە چونکە کۆمەڵێ پارەی باش سرف دەکەن، کەسیان بڕوایان بە یەکتر نابێت و هیچیش بەدەستەوە نابێ. جەوهەر لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک جەوهەر. دەستخۆشی بەنامەکە لێکم کاکشوان زۆر سپاس کاکشوانە قسەی کوردی هەیە ئەڵێ بەردی زل نیشانەی هاویشتنە پێم وانی ئێستا کاتی کۆنگرێ نەتەوەی کورد بێت ئەگەر تۆ سەیریکە ئێمە تا ئیسێ لە کوردستانی خۆمانە نەماتوانی وەکو پێویست ڕیزەکانی خۆمان ڕێک بکەین. ئێمەگەن کۆنگرێ نەتەوەی کوردیش نەبێ و حیزبانە ئەتوانن لە هەموو پارچەکانە دۆستایەتی و هاوکاری یەکتر بکەین، بەڵام نەخێر کاتی نییە، بەڵکو ئەگەر ئێمە ڕاشکاوانەتر بڵێن تورکیا ڕازی نەبێ بەوە ئێمە تا ئیسێ کە تەبق هێلکەمان لە تورکیا بۆ نەیە هێلکە نابێ وارە بیخۆین. کاک جەوهەر پێت وایە کاتی نییە، بەڵام پێویستە بۆ ئێستای کورد؟ نەخێر پێویست نییە، نەخێر زەرور نییە، لەبەرەوەی ئێمە کێشەی ترمان ئێمە کێشەی ناوچەدابراوەکانمان هەیە. توایە تۆزمەجانم بە دوو تێبینیم زۆر گرنگم هەیە لە تەلەڤیزیۆنی ڕووداوە هێزێکی پیشاندا لە بادینان، گوایە هێزێکی خۆبەخشەیە لە بادینان، یعنی ئەو هێزا سەربەچەیە کەس دازانێ مەساڵێن گوایە کاک جەوهەر بۆی دوور نەکەوینەوە لە تەوەرەکە من بە پرسیارێک دەبێت قسەکان زۆر بە کورتی. کاک جەوهەر لە بەغاوە بە تەیارە دێت لە مەتاری کاک جەوهەر ئەگەر پێت وایە ئێستا کورد پێویستی پێ نییە و هەندێک کاک جەوهەر پێت وایە هەندێک کێشەی تر هەیە کە گرنگە بۆ ئێمە وەکو ناوچە دابڕێنراوەکان، ئەمە نابێت پرسێک بێت لە کۆنگرێنێتەوەیدا باز بکرێت ئەگەر هاتوو ئەنجامدرا؟ ئەزای چۆنە کاکە شوانە ئەمڕۆ ئێمە ناتوانین ئەو هەموو کێشەیە حەلکەین، ئێمە نەسدابراوەکان بگەڕینەوە تورکیا ڕازی بکەین. کۆنگرێی نەتەوەی ناتوانێت هەموو کێشانە حەلکا بەڕای تۆ؟ ناتوانین. سپاس بۆ کاک جەوهەر لە سلێمانیەوە. لە فەیسبوکەوە ئەحمەد ڕەشگەری نووسویەتی ئەو کۆنگرەیە نابەسترێت چونکە هەر حەزبە و بۆ خۆی ڕادەکێشێ، کەسیش خەمی کۆنگرە و نیشتیمانی نەماوە. بێوار گوڵی نووسویەتی بەڵێ کورد پێویستی بە کۆنگرەی نەتەوەی هەیە بۆ یەکڕیزی کورد و دوور بێت لە حەزبیەوە. حسێن لە داقووقەوە ئەم کاتت باش کاک حسێن. سڵاو لێبێ کاک حسێن، گوێم لێتە گوێم لێتە کاک حسێن. بەڵێ بەڵێ هەموو سەرکردەیەک باشی حەزێکی دیکە حەزبەی کوردە دەوەتاڵەیە ئێمە من داخوو بۆ هەربدانی لە کارکووگا یەکێ باسی یەکێنی دەگە یەکێ باسی پای دەکات پارتیادە چەند بۆرەی گەڵتی کردەوە بەلەوەی پارتی نەبێدا نامەزرێت. ئێستا ئەمە لە داخووکە ئەنە چەکدارەتەوەی کێتیا هێزێنە بە پارە بەراو داخوو چەکداری شیعە ئەوە باسیە بەدوی کوردەکان. بەڵێ هەر ئەوەنە بەداخوالێن ینی ئەم کوردوان ئێمە سوادن بەم شوێ بڕە هەرگیز لێ بە دەوڵەت و هەرگیز باسی سەرخۆی کوردستان نەکەن. و کۆنگرەی نەتەوەیەوەی سەرکردەوەی باوەڕی بە کۆنگرەی نەتەوەی چونکە هەموو کەس لە هۆڵی گیرفانی خۆی و حزبەکەیەتی. بەڵێ سپاس بۆ کاک حسێن لە داقووقەوە بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان، ئایا کورد ئێستا پێویستی بە کۆنگرەی نەتەوەی هەیە؟ ئەم پرسیارە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتانە. بەڵێن تەها لە فەیسبوکەوە سەبارەت بە تەوەرەکە نووسویەتی نەخێر بە هیچ شێوەیەک ئەم کۆنگرەیە ناکرێت، ئێمە ناتوانین بێ پارچەکانی تری کوردستان کۆنگرەی نەتەوەی ببەستین لە ڕۆژئاوا شەڕە لە باکوور هەڵبژاردن لە ڕۆژهەڵاتیش بێپارە و لە باکووری چەندین کێشە هەیە کە گرنگترینیان شەڕی مەبەستی باشوورە کە گرنگترینیان شەڕی داعش و بێ موچەیی هەیە. ئێمە ناتوانین سەرۆک کۆمار دابنین نۆرەی کەسێکە بۆ ئەو پۆستەواتە مەبەستی سەرۆکی کۆنگرەکەیە. نەوزاد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک نەوزاد. زۆر سپاسەکەم. فەرموو کاک نەوزاد. وەڵای کۆنگرەی
نەتەوەی کو نابەستێت دڵنیابە لەبەرەوەی ئێمە ئەم حزبانە ئێمە عیلاقاتەکانمان لەگەڵ ئێران و تورکیا عیلاقاتێکی نیشتمانی نییە ینی عمالاتە یعنی وەکو بەکرێ گیرابی وایە چون ئەوان بۆ تورکیا مەسەر دەستنیشانی کرد کۆنگرەی نەتەوەی بە سەرۆکاتی مەسعود بەرزانی یعنی ئەو هیچ عیلاقەیە ینی بەستن یان نەبەستنی کۆنگرە بەدەست ئەوانەوەیە بەڵێ بەدەست ئەوانەوە ئەوان ڕاستی بن دوای میتی تورکیا بۆ بێ دابرشیانی ساعاتی ئێران بوو لە کۆنگرەکە بەشداری دانیشتن بکات جاوە ناگەین ئەوان ئەو تا ئێران نایە محافزەکە محافز سلێمانی بدەن سەرچین گۆڕام بکەن ئەتە چۆن تا کۆنگرەی نەتەوەی دوای سەلامێکی نەتەوەی تیان نییە سەلامێکی نەتەوەی تیان چۆن ئەزەماناتەوە لەسەر دەست سلێمانی نە کۆنگرەی نەتەوەی نە ناچە دابڕاکان ئەگەڕێتەوە نە دەوڵەتی کوردستان بێ لەسەر دەستی ئەم سەرکردانە هەتا ئەمانە بێن هیچ بێ داوی ئیتر جا خبا خەڵک چاواشە نەکەن و ئەوان لەسەر مەحافظ دەڕێک ناکەون لەسەر لەنا خۆیانە سەرسامانی ئەم لەسەر خۆیان قەڵەو کردووە وەڵام کۆنگرەی نەتەوەی چی یادیەکەن لە هەموو شتێکێک ئەم چی نەمانەیەکرد لەگەڵ ملەتەکەیە بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد لە کەرکووکەوە عەلی لە خورماڵەوە ئەم کاتت باش کاک عەلی ئەم کاتەی جەناب باش باشی بە قوربان سپاس دەکەین فەرموو کاک عەلی بژی سپاس بەڕێی من پێویست ناگا کۆنگرە ببەسترێت لەبەرەوەی ئەمڕۆ سەرکردەیەکی وەکو مەسعود بەرزانی لە مەیدانەکایە ئەگەر کۆمەڵێک خەڵک بێڵن ئەگەر کۆمەڵێک سیاسەتمەداری کورد خۆی بێڵێت قەناعەتم وایە جەنابی مەسعود بەرزانی ئەتوانێت میلەتی کورد بگەێنێ بە ئاواتەکانی خۆی پێش هەموو شتێ ئێمە پێویستیمان بە دەوڵەتەیە کۆنگرە بۆەوە بەسرێکە کۆمەڵێک گرفتەیە باز بکرێت لە کاتێکە کە کورد بوو بە دەوڵەت ئەو کاتە کۆنگرە پێویستە بەسرێت بەڵام من بەلامەوە زۆر سەیرە خەڵکی وایە زۆر ڕەشبینە یعنی ئەوێت دەوڵەتێکی کوردی بخرێتە سەر سینێکی هاڵتون و بێت لەسەری دانیشۆ بیخواست دەوڵەتی کوردیش باجێوێت بەڵام من بۆ خۆم قەناعەتم وایە مەسعود بەرزانی ئەتوانێت کورد بگەێنێتە هاواتەکانی خۆی بەڵێ کاک عەلی پێت وایە ئەو باجی کە باسی دەکەی حەزبەکان نابێت باج بدەن بۆی کۆنگرە ببەسترێ کە تەلەفۆنەکەن و قسەی زلەکەن من هیوادارم ڕۆژە بڕۆنە جەلەولاو لێوە کاک عەلی پرسیارەکەم ئەوە نەبوو کاک عەلی حەزبەکان پێت وایە حەزبەکان دەبێت ئەوانیش بیر لە باجدان بکەنەوە بۆ ئەوەی کۆنگرە ببەسترێ تێنەگەشتم کاک شوان حەزبەکان دەبێت باج بدەن ئەوانیش بۆ ئەوەی کۆنگرە ببەسترێ نە مەبەستم ئەوەکو پرسیارێکی ترە کە باسن لە باج کرد پێت وایە دەوڵەتی کوردی پێویستی بە باشدانە کۆنگرەش پێویستی بە باجە لەلایەن حەزبەکانەوە بۆ ئەوەی ببەسترێ هەموو کەسێک هەموو حیزبەکان باجیان داوە بەڵام من قەناعەتم وایە جەنابی سەروەک ئەتوانێت کورد بگەێنە بە ئاواتی خۆی هەر جارێک کۆنگرە لە یەک شتا بەستە کاک شوان لە کاتێکا کە تۆ حیزبێکی یام ئەتەوێت دەوڵەتی کوردی دروست سپاس بۆ کاک عەلی لە خورماڵەوە سەفین خدر نووسیوێتی بەڕای من کاتی بەستنی کۆنگرەی نەتەوەیی کورد گونجاو نییە هەموو پارچەکانی کوردستان کێشەی تێدایە ئەمە لێرەدا ئەم پرسیارەمان بۆ دروست دەبێت کە ئایا بوونی کێشە وا ناخوازێت کە کۆنگرەی نەتەوەیی ببەسترێ محەممەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک محەممەد کاک محەممەد لە هەولێرەوە السلام عليكم. عليكم السلام فرمو كاك محمد. كاك محمد كاك شوان دستوشي برنامج ديدكم. زور سباسكين. بالنسبة أو التوري كونغري نتوي كرد ببستري شتي شي باشا يك لو نتوي رنجشتي زور شد باز بكري بيانجين تيك لبرو بين سما دولتي كردي يشرب جيني النبي. بله كاك محمد عندك شت كاك محمد عندك شت شي بكين سوارات او شتاني دوره بشتمانيه كاك محمد اگر قد لما كاك محمد كاك محمد هێرش ئەحمەد لە فەیسبوکەوە دەڵێت لای ئێمە کۆنگرەی حەزبی ناکرێت چجا کۆنگرەی نەتەوەیی ئەستاکە دەبێت کەم زار دەبێ ئەوانە یەکەم زار کۆ بکەینەوە کۆنگرەی نەتەوەیی وەچی ئەگە ڕەنگە لە کۆنگرەی نەتەوەیی هەموو شتێک باز بکرێ ڕەنگە ئەو هەربەستنی کۆنگرەی نەتەوەیی کوردیەوە شتێکە یعنی شتێکە پێگەیشتنە هەریەکە و شتی خۆیتە ڕادەکات کاکە لەو کۆنگرێ پاشە ئێمە برێن بەنسبەت دەوڵەتی کوردی
وەچی باسی دەوڵەتی کوردی دەکەین دەبی یەکەم جار کوردەکاندان تێدا بنێن ئەو بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە هەولێرەوە هوەر لە خەتێەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاگونەر باش کاکشوان سپاس دەکەین کاگونەر وڵی کاشوان بەنزوان ئەو کۆنگرێنەوەی کورد زۆر لەبەرەوەی لەو کاتەوە کورد پارتە بوو هەتا ئێستا هەڵەشی ئەوە لە بۆ نهاتکە پێش هیچ زمێ دەکەن تێنێ یعنی دەبێن حزبەکان لێرە لەسەر حکومەت لە یەک وەزارەتی 8 مانگ ڕێک نەکردن لەسەر کۆنگرێشی هەموو هەرچا پارتە بەشداری کا لە سەرۆش کۆنگرێ ڕێکەکەون يعني ئەم پێم وایە لەوە کورد هەبوو هەتا ئێستا هەر بەتەمای کوایش یاوە کەس احترام بە کەس ناکات ئەڵ کێشەکە لێ لەوەیدا کرد يعني هەروە لەگەڵ کورد کەس احترام بە کەس ناکات وەزوی يعني بەتەمای کۆنگرێ نەبی ئەگەر قسەیەکت ما بێ کاگونەر باش کاکە سوپاس زۆر سپاس بۆ کاگونەر لە خەتێەوە وەفا لە گەرمیانەوە ئەم کاتت باش ئێوارەت باش زۆر سپاس دەکەین وەفاخان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم و دوو پرسیارم هەیە لەبارەی پێکهێنانی دەوڵەتی کوردیەوە ئەشکار پەیوەندی بە کۆنگرێنەتەوە کوردیەوە مناڵێن ئەگەر ئەو ماوەیەکەوە تۆتەیە کراوەتەوە دڵی خەڵکە کە گوایە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە لەسەر پێکهێنانی دەوڵەتێکی کوردی و لێی پاشکەس نابێتەوە هەڵبەتە نابێت بەپی پێکهێنانی هەر چوار پارتێکی کوردستەکە چۆن بڵێ ڕێککەوتنی هەر چوار پارتێک کوردستان بێت ئەی باشە قەی ناکە ئەگەر ئەمە پاشگەز بوونەوەی تیانە بەجددی هەوڵی بۆ ئەدەن ئەی باشە بۆچی لەلایەکی ترەوە هەوڵی پێکهێنانی سەرۆک کۆمار ئەدەن ئەمە چی ئەگەیێنێ کە ئەگەر کورد بێ سەر بەخۆی خۆی ڕابگەیێنێ بۆچی پەیوەندی ئەکا بە سەرۆک کۆماری عێراقەوە کە ئەو پەیوەندی بە عێراقەوە نامێنی ئەمە یەکێ لە پرسیارەکان دووەمین پرسیارم ئەگەر سەرۆکایەتی باشووری هەرێمی کوردستان هەوڵی جددی بۆ پێکهێنانی سربەخۆیی کوردەدا و لە بەرژەوەندی هەموو تاجێک کورد و هەموو پارچەکانی کوردستانە ئایا سبەینێ کەسایەتیەکی وەکو سپاس بۆ وەفا لە گەرمیانەوە لە فەیسبوکەوە هەڵوێست مستەفا نووسویەتی کورد پێویستی بە یەکدەنگی و یەکڕێزی هەیە بۆ کۆنگرەی نەتەوەیی بەڵام ئەم یەکڕێزیەش خەونی شاعیرانەیە پێشەنگ لە ڕانیەوە ئەم کاتت باش ئێوارەت باش کاک پێشەنگ سپاس دەستان خۆشی بۆ بەرنامەیە بەڕاستی من وەک هاوڵاتیەک وەک هاو نیشتیمانیەک هیچ گەشتبین نیم بە کۆنگرەی نەتەوەیی بڵێن بە حکمی ئەوەی پێم وانێ هیچ ئینسانێکی نەتەوەیی ئێستا لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا نابینرێت مەسەلەن ئێستا گەلی ڕۆژئاوا لە گەلی کورد لە ڕۆژئاوا پێویستی بە هاوکاری مادی سەربازی هەیە ئەگەر بە شێوەیەکی ئاشکراش ناتوانرێ هاوکاریان بکرێت دەکرێت بە شێوەیەکی نهێنی هاوکاریان بکرێت وەک چۆن مەسەلەن هەر لە شۆڕشی ئەیلووەوە پێداوەرە هەتا شۆڕشی نوێ و هەتا نەوەتویەک کە مەسەلەن وڵاتی ئێرانە هاوکاری گەلی کوردی کردیان تورکیا بەنەوە بنەوەکان هاوکاری سەربازی بیان مادی بە هاوکاریان کرد بۆەوەی بتوانین دەسەڵاتی حکومەت سەرسێن لە هەرێم ئەی بۆ ئەوڕۆ کە هێزە سیاسیە کوردیەکان لە ڕووی سەربازیەوە پێرفێکتن لە ڕووی مادیەوە پێرفێکتن بۆی هاوکاریان ناکەن لە ڕۆژئاوا بۆیە من پێم وایە کە ئینسانی نەتەوەیی بە مانای نەتەوەیی نییە ئەوەی هەیە هەستی نەتەوەیە هەستی نەتەوەییش هەمیشە لە دابەزین و سەرکەوتندایە بەدا سپاس بۆ کاک پێشەنگ لە ڕانیەوە ئەردەڵان لەگەڵماندایە لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک ئەردەڵان زۆر سپاس فەرموو کاک ئەردەڵان لە پێشەگی دەستخۆشی بەرنامەکەت لێکەم زۆر سپاس دەکەم چاوتمان دەکەم ئەوە لەسەر ئەو وینەی بەڕاستی کە ئەڵێ سەرۆکی هەرێم کاک مەسعود دەڵێ من دەوڵەت ڕاگەێنم ئەوە بەڕاستی شتێکی چاکە من لێرەشەوە دەستخۆشی لێکەم بەڵێ ئەوە هیچ پەیوەندێکی بەهانێ کەسەوە نییە کە لێرەوە سەرۆکی قەڵقەڵێ سەرۆکی هەرێمەوە ڕاگەێنێ بۆ دەوڵەت و لێرەشەوە بۆ سەرۆک کۆماری عێراق سەرۆک کۆماری عێراق خۆی حەقەت خۆی دامزدە بۆماندانرا و کە سەرۆی خۆمانە سەرۆکی عێراق و ئەمانە تر هەنێک کەسێک کە قسەی تێئاکات و ئەمانە ئەوە پەیوەندی بە هەنێک کەسەوە نییە بەڵێ کاک ئەردەڵان
سپاس بۆ کاک ئەردەڵان لە چۆنچەماڵەوە هۆشنگ لە دهۆکەوە لەگەڵماندایە باشی برا سپاس دەکەین کاک هۆشنگ. لەبارەی کۆنگرەی نەتەوەی کوردەوە چی دەڵێی کاک هۆشنگ؟ پێت وایە ئێستا کورد پێویستی پێێتی؟ والله ئەسەر کۆنگرەی ناڵم بەسەر لەسەر ڕۆتبەوەم زۆر بە کورتی ئەرێ برا ماڵە دوو هەی سەرموچەی بە چن ماڵە ڕۆتبە نادەن ماڵە پچۆرە فەقیرە نوتەن ماڵە چما ئەم حەزکەین زیکە ڕۆتبێت ئاڵێن بەن هەمی فەقیر و ژۆڕن کۆبن جەژنە ڕەمەزانێت ڕاستڕاستکەن يعني نظامج نودن بله بەڵێ سپاس بۆ کاک هۆشنگ لە دهۆکەوە لە فەیسبوکەوە ڕۆژنامەنووس ئەحمەد گۆران نووسویەتی من پێم وایە ئەم کۆنگرەیە نابەسترێت چونکە هەر حەزبێک خۆی ئاغایەک و سەرۆکێک حساب دەکات ناکۆکی پارتی و پەکەکەش لەولاوە ئەمە وەک بانێکە و دوو هەوە بەڕێزان تاس بێنێ هەمیشە لە خۆشی دەبن.